جیاوازی لە نێوان کۆمپۆست و پیتمۆس چییە؟ جیاوازەکان ئەوەیە پیتمۆس بریتیە لە پێکهاتەیەک کە پێویستی بە ماوەیەکی زۆرە چەندەها ساڵە بۆ شیبوونەوەی کە لە ئەنجامی شیبوونەوەی جۆرە قەوزەیەکەوانێ دروست ئەبێ کە بەرهەمێکی با بڵێن بازرگانیە. بەڵام کۆمپۆست چییە؟ بەرهەمێکە کە لە دروست دەکرێت لە سەرچاوەکەی ئەو پەشماوە خۆراکیانی ڕۆژانەیە کە لە ناو ماڵی خۆمانەوە هەیە، چ ڕووەکی بێ یان حیوانی بێ. چەند جۆرێک شێواز لە شێوازی ئامادەکردنی کۆمپۆستا هەیە. شێوازەکەشی چۆنێتی ئامادەکردنەکەی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا تۆ لە ناو ماڵەکەی خۆتە ئەتەوێت دروستی بکەی یان لە شوێنێکی گەورەترا کە تایبەت بێ بە دروستکردنی کۆمپۆست. بۆ دروستکردنی ئەوەی کە لە ناو ماڵەکەی خۆتا بێ ئەوە لە دواترا باسی ئەگەین شێوازەکەی. بەڵام شێوازێکی ترمان هەیە کە پێی ئەوترێ شێوازی دروستکردنی پایل کە ئەمە بۆ شوێنێک ئەبێت کە ڕوبەرێکی گەورەی هەبێت، ڕوبەرێکی فراوانی هەبێت کە بەرهەمێکی زۆرت بۆ دروستەکە و پێویستی بە کاتێکی زۆرترە. شێوازێکی تری هەیە کە ئەمە توانین لە ناو باخ ئەگەر باخێکی گەورەت هەبێت ئەتوانی چاڵێکی زۆر گەورە دروست بکەیت دوای ئەوەی کە خاکەکە ئەوکتیتەوانێت وەکو کۆنتەینەرێک وەکو بەکاری بێنیت بۆ ئەوەی کە پاشماوەکانتی تێ بکەیت و کۆمپۆستەکەیت یا دروست بکەیت.